ئێستا ئەڕۆین بۆ فەڕەنسا، هەر لە فەڕەنسا مێنینەوە و دینە پێشتر. سەردەمی شۆڕش دەست پێکات. ئەمەمان وت لە ئاڵمان جانێکی ڕەشە بە دەرزی یا بە لەسەر نگاتیڤ شتیانە کێشاوە. ئەگەر لە ئەکسپرسیۆنیستەکان باز لە تەنیایی ئینسانەکرا، باز لە بێگانەگی ئینسانەکرا، بە نەسەکان زۆر ئرجاعیانەدا ئەچوون باسییانە کرد. تەقدیر چیمان بەسەر دێنێ ئەمانە زۆر لە ناو فیلمەکانیە پڕەنگ بوو لە ناو ئاڵمان. لە سۆڤیەت وانە بوو، لە سۆڤیەت هەوڵ ئەمە بوو ڕوانینێکی ریتمیکێکی بە شدت سەمفۆنیای شۆڕش بێت. ژگاڤێرتۆف سینەما مشت دروستەکەین، سینەما چاو دروستەکەین. هەر شتەی کە ژگاڤێرتۆف فەڵێ شتەی بە چاو ئەیبینین ئێمە ڕائیگوازینەوە، بەڵام بە شێوازێکی خەلاقانە، بە شێوازێکی هۆنەری ئارت جوانی ناسەنە. لە فەڕەنسەنا لە فەڕەنسا حەوڵ ئەمە بوو کە تەواوی فۆرمەکانی هونەر بەگاڵتە بگیرێت. ئەمە لە سینەمای ئەوڵەکەیان. و لە دووەمیەکەیە سورالیستەکان ئەمە بوو کە ئێمە نەسەکانمان و ئەو شتێکی این باسی دڵی خۆمانە باسی بکەین. ئێستا دەنگ لە دایک بوو. پێسم با نەچینە ناو سەردەمی شۆڕش، چینە ناو دەنگ. دەنگ لە دایک بوو چه اتفاقی کەوت؟ دەنگ لە دایک بوو بەشێکی زۆر لە ئەکسپرسیۆنیستەکان ئەکسپریمنتاڵەکان ببوورن، دژ بە دەنگ ڕاوەستان. دوی دۆلۆک ڕەنێ کلێر هیچ وەق نەیتوانێت قبوڵی کات دەنگ بێتە ناو سینەما. ئەپسەن قبوڵی نەکرد، تەوایان دژی ڕاوەستان. بۆ دژی ڕاوەستان لە چیە ترسان؟ لە ئەمریکا سینەما بچێتە ژێ کاریگەری، حتا شانۆ سەداسەد تەوا نەچ بۆ کاریگەریکە، ولی ئەوجار بە دەنگە چوە کاریگەری، چون حیوارەکان یا دیالۆگەکان ئەمجار بەدمە کوترانە ئەنووسرا. یا کاریگەری موسیقا بچێت ژێ کاریگەری موسیقا، لەمانە ئەترسان. واش بوو نەگەڵ لە دایکبوونی سینەما ستایل هەیەک لە دایکبوون کە هیچ سینەما نەبوو لە هونەرەکانی کەرەوە هاتن، وەک سینەمای مۆزیکا، وەکو کۆمێدی مەشەنگبازی. ئەمانە ئەتکوت وێنە گرنگ نییە، فقط حیوار بوو، حیوار 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 و یا موسیقا. هەر بۆیە سینەمای ئەکسپریمنتال وەختە دەنگ هات کەوتە ترسەوە، و ئێستاش لەم ترسە هەیە، چون مەرزی بینی نەماهەنگ، مەرزی بینی ڤیدیۆ کلیپ، ڤیدیۆ هەیە کە نەماهەنگ لە واقع یا کلیپ هەیە کە بۆ موسیقا دروستەکرێت، لەگەڵ ئەکسپریمنتال تۆزێک نزیکن لە یەکوە ئەتوانێ و هەڵەیە دروست کرد کە ئێمە بەم لایە بەو لا بخات. ئێستا سەردەمی شۆڕشی چەپە، مارکسیستەکان لە دنیا سەریان هەڵداوە، شۆڕش دەستی پێکردووە و فەڕەنسەش بێبەری نییە. ببوونە من ئەلێرە کاتێکەکەم ئەگەڕمە و دواوە من تیۆریەکە بە باسی بکەم، چون دوایی ئەگە باسی بکەم بڕێک ئەحساسکەم سەر لە شێواوی دروستەکە پێمەوە پێشتر. مەکتەبی فرانکفۆرتەکان کە من باسییان ناکەم لە چۆ سەریان هەڵداوەمانە کارم پێنیە، بەڵام دوو کەسیان بەلێ منەوە زۆر گرنگن و لە بواری سینەماشەوە زۆر گرنگن. یەکی واڵتەر بێنیامین، یەکی ئادێرنۆی. واڵتەر بێنیامین من پێشتر باسم کرد لە هۆنەر وەکو ئامێرەکان لەوێنە باسێکی باشی هەیە کە ئەتوانێت یارمەتی ئەمە بدا بۆ لەدایکبوونی سینەما، بەڵام باسێکی کەی هەیە کە لەسەر سینەمای کات و ئەویش پشتیوانی خۆی و ئەڵێت سینەمای باش سینەمای چارلز چاپلینە و دواییش لە برێشت و ئەمانیش حمایەتە کات و پشتیوانیان لێکە. تەسەووری ئەو ئەمەیە کە ئەم سینەما بەو ستایلە بۆ شێوازە ئەتوانێت شۆڕشێکی شێوازێکی شۆڕش جێرانە دروستکە و خەڵک هام بدا بەرەو شۆڕش. ئادێرنۆ دژ بە ماوێست و لەگەڵ ئەمە نییە. با من پێتان بڵم ئادێرنۆ بۆ ئەڵێ ئەمە نییە. واڵتێر بێنیامین لە ئەسەری هونەری وەکو فارسیەکەی ئەمە ئەسەری هونەری بە مسابهی ئەسەری هونەری دا ئەسی تەکسیری مەکانیکی یا بڵێن باشترە بڵێن بەرهەمی هونەری لە سەردەمی
کۆپیکردنی میکانیکی ڕاکێشانی میکانیکی شتێکی بۆ دابنی کە زوو بڵاو بێتەوە باسێک لە ماکاڵێ واڵتر بەنیامینەڵێ مادام کە مۆدرنیسم ئەم ئامێرانە دروست بوون هەر ئەو باسەکەی کە کردم یەک کاری کرد ئیتر تۆ پێویست ناکە بۆ بینینی نەقاشی میکێلانژاتین تێرتۆ یا نەقاشیەکی ئەمانەیە داوینچی تۆ پێویست کە بچێ ناو کلیسای چون مادام کە چوێ ناو کلیساکە تۆ لەژێر کاریگەری دی نابووی پس هونەر لەژێر کاریگەری دی نابوو ئەڵێ ئەسەری هونەری یا بەرهەمی هونەری ئەم ئامێرانە کە دروست بوون یەک کاریان کرد ئەڵێ کارەکە چی بوو کردی ئەڵێ ئاغا هات ئەمانەی ئیتر ئەسڵ و بەدەڵی لابرد من ئێستا لە دیواری ماڵی خۆمان ناتوانن نەقاشیەکی پێکەنینەکەی یا بزەکەی مۆنالیزای داوینچی بێ کە بزەی یا توان هەر نەقاشیەکە بێ بێنم لە دیوارەکەمە دایکوتم ئێستا گرنگ نییە کە کامە ئەسڵە کامە فەیکە ئادێنۆ لەگەڵ ئەمەیە من بۆ ئێمە واردی تەوەرەکە بیبەم باسەکەم ببەمە ناو باس ئادێنۆ نەزیاتر لە واڵتر بنیامین ئادێنۆ لە ناوان نییە سینەما زۆر خەتەرناکترە لەوەی کە لە لازێکشەوە ڕاستەکات ئەڵێ سینەما ئەڵێ وەختی ئەم تەکسیرە دروست بوو ئەم حالە ئەم قداسەتەی کە بە دەور سەری بەرهەمە هونەریەکەوە بوو ئەم حالە مکئینا ئەمە بڵاو بووە بوو بە مژێک و تەواو کۆمەڵگای کردەوە ئەم جار لەژێر کاریگەری دینانیە لەژێر کاریگەری سیاسەتە ئەڵێ پس ناتوانە سینەمایی کە تۆ دیفاع لە چاپلینەکەی کەش شکلێکی ئینقلابی دروست کە لە ئینقلابی نیەوە جەوێک دروستەکە خەڵک ڕژنە خیابانێتەوە ئەڵێ خەرەدی انتقادیە ئەو مێشکەی کە تۆ وەک ڕخنەگەر بیت ئەوە لە دایک ناکات لە دایکیش نابی با باسکەین چۆن باسیەوە چییە ئەڵێ کاکە گیان حتا فیلمەکەی چاپلین نیژێمە وەک یەک لێ یەکات تەواومان وەکو یەک بین حتا ئەگە شۆڕژگێریشین شۆڕژگێرێکین کە کۆپی یەکین وە گرنگ شۆڕژگێرەکە نییە قرار بۆ ئێمە شۆڕشکەین بە ئاگاهیەوە بە بیرەوە بیکەین ناوەی کە وەکو یەک بین وە یەک بیکەین بۆیە ئەدێنۆڵە چی ئەڵێم مادام کە من لە ناو هۆڵی سینەما دانیشتم و تۆش لە تەنیشتی من دانیشتووی لەو کاتە منێکە حەسم لەگەڵ هەستی قارەمانەکەی یەک ئەگرێت و ئەوەی تەنیشتیشم هەروە یەکە ئەگرێت پس لەواقع من و ئەوەی تەنیشتم بووینەتە یەک کەس هۆڵی سینەماکە تەوامان بووینەتە یەک کەس هەر بۆیە سینەما توانێت ئێمە تەوامان بگرێتە ژێر کێفی خۆی تەوامان بگرێتە دەست و چۆن ئێمە حەسکەین و چۆن اینکە ئەو بێ ماڵێت و چۆن بیرکەینەوەمان پێڵێ هەر بۆیە ئادێنۆ دژ بەمەوێست ئەڵێ سینەما بێت سینەمای دشوار بێ دشوار یانی چی؟ دشوار یانی ئەمەی کە قرس بێ خەڵک بە قورسی لێ حاڵی بن زۆر بە ئەسەم بتوان لێ حاڵی بن ئەڵێ بۆ ئەمە بکەین ئەڵێ ئەمە بێتە هۆی ئەمەی کە بینەر بیر کاتەوە مادام کە بیر ئەکاتەوە کە لێ حاڵی بێت ئەمە ئیدئۆلۆژیەکان لە دەق ئەسڕێتەوە باشە باسەکەی خۆ کرد ئەم بیرۆکەیە دوایی یەک دانە ستایلی لە ئەکسپریمنتاڵە لە دڵی خۆی دێتە دەرەوە کە من بۆ یەکتم با باسی کەم چون دوایی ئەمێ بێمە سەر ئەوە ئەمانە وەکو بناخەی باسەکەت پێویستم پێ ئێستا سەردەمی چەپە لە فەڕەنسا بە تایبەت و لە تەواو دنیا سەردەمی شۆڕشە لە تەواو دنیا شۆڕش ئەکرێت لە ئێران شۆڕش بوو ساڵی 57 لە فەڕەنسا شۆڕش بوو لە وڵاتەکانی ئەمریکای لاتین شۆڕش ئەوە شۆڕشە شۆڕشێکی مارکسیستیە لە واقع شێوازە شۆڕشەکان فەرقەکە مارکسیستیەکی ستالینی مارکسیستیەکی ماویستی مارکسیستیەکی دینی یا هەر مارکسیستی هایەکی ترکە لە تەواو دنیا سەر هەڵەتن لە فەڕەنسا دوو دانە شت لە یەک جیابێتەوە یەکەم مارکسیستە ئیستالینیەکانن کە وەکو چاپلین حەوڵیان ئەمەیە 100% خەڵک ڕاکێشن بۆ شۆڕش ینی جەوەکە دروستکە چەپێکی کە هەیە کە چەپی گۆدار و ئەمانن چەپی ماوەیسیەکانە وەکو ئەندرێ باسێنەوە